ما یەکەم سەرمای وڵاتەکەیە میلەتەکە. هۆکاری زووتەوەبوونی پرۆژەکانی کاک فاروق چییە لە چاو پرۆژەکانی ئەو کەسانی تر کە ئەیکەن؟ ئاخر من باسی کەس ناکەم وشکە نازانم مەقسەد چییە، بەس بەگشتی من هەر پرۆژەیە بکەم وتومە ئەبێ خازانجی تیابێ بۆ خەڵکەکە، بۆ خەڵکی شاد. هەتا ئەو مەشاریعانەی کە کردومە هی خۆمە کە ئینتاجی هەیە هەموو شێ خازانجێکە بۆ خەڵکێکی زۆر بۆ هەرچیەکی کەشکە من لەم شارە کردومە تا ئێستا لە شوێنانی کە پارەکۆکەمەوە ئینتاجم هەیە خازانج هەیە لێرە سەرفێکم و هەتا شتوانم ئەو ڕێگەیە بەردام چونکە سلێمانی پێویستی بە سەرمایەداری نیشتمان پەروەرەیە کە بۆ نیشتمانەکان شتکە بمێنێ. من ئەمە ئەم شتێکە کە ئەمێنێتەوانێ من بە ڕغبەتی خۆم داوام کردووە کە ئەمە بکەم بۆ زۆر شتێکم کردووە بەردەوامی ژەبم ئەوە جیاوازەیەکە لە بینێکی وڵاتی خۆی خۆش بێ یا پارەی خۆش بێ. پرۆژەی نوێ دوایان پرۆژێت چی بەدەستێ بە خەڵکی شاری سلێمانی؟ ئەمە بەڵام باسی ناکەم ئێستا قسەیەکم کرد بە کاک گوێ لێ بوو وتم فرسەتی عومرە من ئەیکەم ئێوە ڕێگاکە بن کە خەڵکە بکرێت وادی شیاکەی. لەمە ڕابردووە باسیەوە کرد کە ڕێگری هەیە لە پرۆژەکان ئەم ڕێگریە ماوە؟ ئەدانی چێ ڕێگری نامەوێت لێرە مناسبەیەکی خۆشیە لە وەختێکە ئەوە بۆ باسکەم. کۆتا پرسیارم ئەوەی خەڵکی زۆر پرسیاریەوەکەن سەرمایی فاروقی مەلا مستەفا چەندیەکە ئەتوانین باسیکەی؟ ینی قاینەکەی سەرمای جەنابێ سەرمای باوەڕم پێکەی خۆشم نازانم حسابی ناکەمە هەیە موشو حسابێکە بەرزیکەیشی سەرمایەکەم سەرمای وڵاتەکەیە میلەتەکە.